باسی دوو باخەکەی کابرای و سەرۆت و سامانە و کابرا فەخر و شانازی پێوە کە جا ئێستا تەڵعەن زۆریش هەن لەم داعیانەی وەکو جۆرج بۆش خانوویان کردوتەوە لە مەسیفەکان لە دەرەوەی شار پێنجشەمە و جومعە ئەڕۆن بۆوێ خەڵکەکەی تر جاهیلەکانە خۆنەوە بەڵام ئەوە شەربەتیاندانە لە کاتێکە فەقیر و هەژارەکانی ئێمە خاوەن زیندانیەکانمان مناڵی هەتیوی شەهیدەکانمان کرێخانویان پێ نادرێ بەخوا قەسەم $100 پێ نادرێ بۆیان بدەین ئەو من 3 ساڵە لە داهاتوومەوە دەرەوە بە دوایانە ئەگەڕێمەوە ماڵمان هەیە کە $100 زیاتریشی پێ نادەین نەخۆش کەوتووە دایکی نەخۆش کەوتووە لە تاوە زەختێتی شەکرەیەتی کۆلسترۆلێتی فەحوساتی پێویستە بەخوا قەسەم $100 نەتوانی و ئیزافە بیدەینی بۆی ئەو فەحوساتانە بکات ئەویش ئەڵێ $1,000,000 داناوە قەسر و قسووری دروست کردووە لە دەرەوەی شار ئەڕوا بۆی تەمەتوع بە مەنزەرەکەی بکە بۆی چێژی جەستەی وەربگرێ خۆ ناڕوا بۆ دیدی مەلەکوتی بڕوا ورد بێتەوە لەم دار و بەرد و سەما و ئاسمانانە کە هەتاوەکو لیەکوونە مینە الموقینین ئەمە هەرە ڕاو داڕزێ زیاتر دڵی هەبێ بە بەرد ڕووکردنە قیامەت و قیامەت خوازی باشترە وەک لە دنیا ئەو سەرۆت و سامانەی دڵە پێی خۆش کرد ئەوە کاکەی عەشایریە پێی خۆشە 7 مناڵی ببێ و کوڕ بن هەموویان بۆی فەخر و شانازی بکە و ئەم کوڕی بکا بە پارتی و کوڕی بکا بە یەکێتیەوە یان بکا بە حسک و بکا بە لای شاسوار و تر بکا لای بەرهەم و هەر یەکێ بۆی هەر کەسێک زاڵم و دەستێکی لەوێ هەبێ